لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا یاخود با بڵێین لە ڕۆژی شەمە ڕابردوو فێستیڤاڵی کورتەفیلمی کوردی لە شاری سلێمانی دەستی پێکردو بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو. لە کۆتا ڕۆژی فێستیڤالدا کە دوێنێ دووشەمە بوو خەڵات بەسەر سەرکەوتوانی فێستیڤالدا دابەشکرا. ڕێبەر ڕابەر لە فێستیڤاڵی کورتەفیلمی کوردیدا خەڵاتی باشترین ئەکتەری کوڕی بەدەستێنا. فێستیڤاڵی کورتەفیلمی کوردی لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی هونەری سینەما و بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بەڕێوەچوو. باش بۆ قسەکردنی زیاتر لەسەر خەڵاتەکانی فێستیڤاڵەکە ڕێبەر ڕابەر بە سوپاسەوە لە ستودیۆ لەگەڵماندایە. کاک ڕێبەر بەخێر بێ، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. قوربانم کاکەکەم گیان، زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کورسات، سپاس بۆم دەرفەتە جوانە. زۆر سپاس. کاک ڕێبەر با بن سەرتا لەوە دەست پێ بکەم وێ ڕای پیرۆزباییکردن دووبارە وەرگرتنی ئەم خەڵاتە ئەرک و لێپسراوەتی ڕێبەر ڕابەر زیاتر ناکا بۆ داهاتوو؟ ئەکیت خۆی پێش هەموو شتێ من هەردام نابوو لەوەی کە باسی ئەگەر با بڵێن قسەی بکەم لەسەر خەڵاتەکە یەکسەر ئەوەیە کە بەڕاستی تر لەمە دووە ئەمەرکی من زۆر قورسترەکات چکە بەڕاستی بەرپرسیارەتیە و هەمیشە لە دوای خەڵاتەوە بێ هەوڵبی لەوە باشتر پێشکەشکی بۆی کە نەببیتە جێ ڕەخنە و بیشی سەرمێنی کە خاوەن با بڵێن شایانی و خەڵاتە بوویت. پێش ئاشکراکردنی خەڵاتەکان کاک ڕێبەر پێشبینی ئەوەت کردبوو یان دوای بینینی نۆمینێتەکە؟ ڕاستگویانێڵم خۆم پێشوەختەش هەر پێشبینیم کردبوو بە حکومی کە سەری فیلمەکانی تریشمە کرد، بەڵام نەمەتوانی بڕیار بم لەبەری کە هەم ئەکتەری تری شیتیا بوو کە بە هەمان شێوە توانای نواندنی باشیان هەبوو وەکو کاکەفشین، بەڵام لەگەڵ نۆمینەیتەکانە زۆر نزیکتر بوو مۆلەوەی کە دڵخۆش بووم لەو پێشبینی کە هەمە. باشە کاک ڕێبەر ئەم دەست پێشخەری بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی و بەشی سینەما کە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات یەکەم فێستیڤاڵی کورتەفیلمی کوردی بەڕێوەچوو، ئەمە چۆن هەڵەسەنجێنی ئەم دەست پێشخەریە زۆر شێوەیەکی گشتی؟ بەتایبەت ئێستا لەم دۆخی ئێستاە کە با بڵێن ئێمە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە تووشی مۆزعە بووین لە چواردە ورمانە هەمووی جەنگە بەڕاستی شەکە لەو کارە جوانانەی کە توانیویەتی لە مۆزعە ئێمە سینەماکاران هەمووی کۆ بکاتەوە پێکەوە دووبارە وزەیەکی ترمان باتەوە دووبارە پێم بڵێ کە سینەما هە لە جێی خۆیەتی سینەما هەرە توانێت دەنگی خۆی بگەێنێ و هەموو بەدەر لەمە لە دوای ئەو ماوە زۆرە توانیمانە ئێمە هەموو سینەماکاران هەم یەک ببینینەوە لە هەر چوار پارچەوە بەتایبەت ئەمە یەکێک بوو لە خاڵە جوانەکانی بەڕای من کە لە هەر چوار پارچەوە ئێمە یەکمان گرت بوو کە لەوێ ئێمە توانیمان یەکتر بناسین ئاگامان لە پارچەکانی تری کوردستان بێ بەتایبەت لە بابەتی سینەمایە. باشە کاک ڕێبەر جا باسی هەر چوار پارچەی کوردستانت کرد. بەڵێ ئاشکرا بەڕێوەچوونی فێستیڤاڵەکان دروستکردنی پردێکی پەیوەندیە لە نێوان سینەماکارانە. باشە ئێمە وەک تۆش باسی کرد ئەوەی جێی خۆشحاڵی بوو لەم فێستیڤاڵەدا بەرهەمی هەر چوار پارچە بەشداری فێستیڤاڵەکەیان کرد بوو. ئەمە تاجەن پردێکی پەیوەندی بۆ سینەماکارانی کورد دروست کردووە یاخود بە شێوازێک کە بڵێم ئەم فێستیڤاڵە ئەم ئامانجەی پێکاوە بەڕای تۆ؟ بەڕای من زۆر بە باشی پێکاوێتی لەبەرێک کە بۆ نمونە ئێمە دوور و نزیک ڕەنگە بەبوونی هەرم دۆخەوە کە ئێمە لە هەر چوار پارچەکەەوە بەداخەوە لە هەرێک لە پارچەکانە کێشەی خۆمانمان هەیە هەم لە ڕووی سیاسی وم لە ڕووی هەر بابەتێکی تری کۆمەڵایەتیەوە بێ ئێمە ببوونی ئەمەوە کە بەتایبەت ئێستا ئێمە پارچەشین شەڵا لە داهاتوو ئەوە نامێنێت ئاگامان لە یەکتری زۆر نەماوە بە باشی، بەڵام بە بۆنەی فستیڤاڵانەوە توانین ئاگامان لە یەکتری بێ ئاگامان لەو بێ با بڵین لە بابەتی سینەمایە لە فیلدی سینەمایە لە ڕۆژئاوا چۆنە لە ڕۆژهەڵات چۆنە لە باکوور چۆنە ئەمە زۆر باشە بۆ ئێمە کە بتوانین پێکەوە ئێستا بۆ نمونە من خۆم لەوێ کاک نەڤید لەوێ کە ناسیومە زۆر خۆشحاڵم کە دۆستێکی ئەزیز بوو خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتە واماندانەوە کە ئیتر لە داهاتوە پەیوەندیمان هەبێ پێکەوە بتوانین فیلم بکەین کە ئەمە بۆ ئێمە زۆر جێی دڵخۆشی دڵنیان بۆ هەموو سینەماکارەکانی تری جواب بێ. باشە کاک ڕێبەر بەڕێوەچوونی ئەم جۆرە فێستیڤاڵانە تا چەند گەنجان هەن ئەیە بۆی کاری جوان و ئەفراندن و داهێنان بکەن لەبواری فیلمسازیدا؟ زۆر بەتایبەت چکەوەی ئێمە دیقەتمان زیاتر گەنجان بەشداریان کردبوو. ڕاستە زۆر بەتایبەت لە بابەتەوەی کە با بڵین 11 خەڵەتی تایە کە ئەمە دەرفەتێکی زۆر باشە بەڕای من لەبەرەوەی کە هەر یەک لە بوارەکان ئێستا بۆ نمونە 2 ڕۆژی تر کە گەنجێک
یەتە پێشەوە فیلمێکە یەکسەر ئەزانێت کە بۆ هەرێک لە بوارەکانی تر خەڵاتێک هەیە بۆ بوارەکەی ئەو کامەش هەنیە بووی کە بە باشترین شێوە ئیش بکە تاوەکو بتوانێت هیچ نەبێگەن بەس نۆمینەتی خەڵاتەکەش بێ ئەوە بەڕاستی شتێکی زۆر باشە و زۆر ئاس بەرزە. باشە کاکرێبەر منم پرسیارم لە دەرەوەی فێستیڤالەکەی بەڵام هەر زیاتر لە باری فیلم سازێ ئێمە تا چەند نەتوانین لە ڕێی سینەماوە شوناس و کللتوری خۆمان بگەنین یاخود نەهامەتەکانی کورد بگەێنین بەجیا لە فێستیڤالە نێخۆیەکان. هەر خۆی سینەما یەکێکە لەو چەکانەی یەکێکە لەو شۆڕشانی کە ئەتوانێت بەس بە سینەما هەم ئەو شتی کە تۆ ئەتەوێت لە ناو وڵاتە لە ناو کللتورە بیچەسپێنی تو پیشی گۆڕیت هەر بەداخەوە کە باڵێن ئەتوانم بڵم هێشتا بەتاوەتی ئێمە نەمانتوانیەوە ئەو بکەین بەڵام ئینشاڵڵا لە داهاتوو ئەتوانین بیکەین بەڵام ئەگەر نمونەی هۆڵۆکۆست بینینەوە کە بەڕاستی ئەوە سینەمایەکەوەی کردو ئێمە هۆڵۆکۆست بناسینەوە سینەمایەکەوەی کردووە کە ئەو شۆڕشی خۆی بەرێتە پێشەوە هیوادارم ئەوەش ببێ بەوەی کە ئێمە لە ڕێگەیەوە بتوانین بۆ ئەنفالی خۆمان بۆ بابەتە کوردیەکانی خۆمان کە بەسەرمانە هاتووە بتوانین لە ڕێی سینەماوە بیگەێنین و ئەمەش دەرخەری ئەوەیە کە بەڕاستی سینەما ئەتوانێت ئەو شۆڕشە بەرپا بکە. باشە کاکرێبەر ئێمە لە ماوەی ڕۆژانی فێستیڤال چ ڕۆژی یەکەم چ ڕۆژی دووەم چ دوێنێش کە کۆتا ڕۆژی فێستیڤال بوو بینەرێکی بەرچاومان بینی گەشتبینی نایە بێ ئەمە کە ڕەوشی فیلمسازی ڕەوشی سینەمای کوردی لە باشبوون و باشبوونی زیاترای بۆ داهاتوە زۆر من زۆر بەڕاستی دووبارە باسی ئەم جەنگەم کەمە بە بۆنەی ئەمەوە تەسەوڕم ناکرد کە بەو شێوازە بێ هەرچەنە ئێمە بینەری خەڵکی شاری سلێمانی و هەموو شارەکانی تریش بەڵام بەتایبەت بە سلێمانی زۆر بینەرێکی جەماوەێکی زیاتری هەیە ئەمە ڕاستیەکە هەمومانیسان بوو بۆ فێستیڤالەکە بەڵام بەداخەوە بەشێک لە بینەران نەیانتوانی هێشتا بەزەوە هێشتا با بڵێ هەنێکی تیا بوو لەسەر قادرمەکان دانیشن کە بەڕاستی ئەوە خۆشەویستیکی زۆر پیشانەیە بۆ ئەو سینەمایە بۆ ئەو فیلمانە بۆ لە هەمان کاتە پشگیریکی زۆر باشە بۆ ئێمە کە ئێمە بزانین بینەرێکی وامان هەیە حتمما دوو ڕۆژی تر دەتوانین کە وامان لێکە کە زۆر بە باشتر ئیشکین لەبەرێکی ئێمە زانین بینەرەکەمان هەیە ئەوەی کە ئەمێنێتەوە ئێستا بەڕای من لەسەر سینەماکارانە لەسەر ئێمەی گەنجانە لەسەر هەموو هونەرمەندانە کە بتوانین کاری جوانیان پێشکەشکین چکە بەڕاستی ئێمە جمهورەکەمان هەیە و شایانی ئەوەشن. بەدڵنیایی من دوا پرسیارت لێکەم کاکڕێبەر ڕۆژە و پلانی هونەری داهاتووی هونەرمەند ڕێبەر ڕابەر چییە؟ یان زووە وەڵایی تقریبان ئێمە دەی مانگ خۆم لە کورتەفیلمێکی تر تازە تەواو بووین کە لەو ئیشە هەم پرۆدیوسەر بووم هەم کاسینگ دایرەکتەر بووم بە دەرلەوە من گروپێکی مۆنتاژە بەڵێ ئێستا حالێن لە قۆناغی مۆنتاژە گروپێکی هونەری ڤۆکانکاستم هەیە کە من بە بەردەوامی لە ڕێگەی ئەو گروپە هونەریەوە لەناو کار و پرۆژە هونەریەکانم لە شاری سلێمانیە بەتایبەت و لە هەمان کاتە ئینشەڵڵا لە داهاتووە ڕەنگە فیلمێکی درێژە بێت پشت بەخوا کە تاوەکو ئێستا سیناریۆکەی خۆمە بەڵام تر ڕەنگە کاری دەرێنان شێ لای خۆمەوە بێ پشت بەخوا هیوادارین بە باشی بچێتە پێشەوە. سەرکەوتوو زۆر سپاس بۆ تۆ.